میوانداری بەڕێز کاکدانانەقی شارەزا لە بواری وزە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و ناوچەکە وەرەوەها چاودێری سیاسی کاکدانە بەخێر بی سپاس کامەدەی لەگەڵمانە لە ڕووماڵە با جارێ سەرەتا باسێک لە کاریگەری ئەم جەنگە بکەین لە سەر ڕۆژەڵاتی ناوەڕاست لە دنیادا جەنگەکە ئەو ماوەی 7 ڕۆژە بەردەوامە و پەرێشانیشی گەورەی لە ناوچەکەدا دروست کردووە خوێنەوەتان بۆ ئەم جەنگەوە بۆ بەردەوامیدانی چێ دواتر دێمە سەر پرسیارە گرنگەکان لە بواری وزە لە ناوچەکە جەنگێکی ترسناکە و بۆ یەکەم جارە ئێران ڕوبەڕووی ئەم جەنگە دەبێتەوە ڕاستەوخۆ ڕاستە لە 2000 مانگی 6 2025 ئێران تووشی جەنگ بوو لەگەڵ وڵاتی ئیسرائیل ئەو کاتە بێ ئەمریکا بوو ئەمریکا تەنها چاودێر بوو بەڵام ئێستا جەنگەکە فراوان بووەتەوە و فراوانی ئەم جەنگەش لە ڕاستدا بە کۆی گشتی ئاسیا بەرەو قۆناغێکی سەخت دەبا و ڕۆژەڵاتی ناوەڕاستیش دەکاتە گۆڕەپانێک و ململانەیەک بۆ ئەوەی لە داهاتوودا ئەم جەنگە ببێتە جەنگێکی ڕیجناڵ ببێتە جەنگێکی هەرێمی ئەمەش قۆناغێکی مەترسیدارە بۆ ناوچەکە و کاریگەری ئەم جەنگە لەسەر وزە لەسەر سیاست لەسەر گۆڕینی جوگرافیای منتیقەکە دەبێت. بەڵام ینی کاکدانە پێدوانی ئێستا جەنگەکە خۆ هەر بۆ خۆی جەنگیشی هەرێمیە چکە تۆ ینی ئەبینیت بەڵێ ئەگەبرات بەڵێ لە بەڵێ بارەگاکانی پارتی ئازادی کوردستان لە سنووری دێگەڵا بردومان کراوە تاوان بە درۆنەمەی شەکە لە وێستانی کەسە لەسەر شاشی کورسات میزەی بین و لە نیوزڕوم وەروا لەلایەن برایانی کۆنتترۆل هاوکارانم ینی بۆیان نردومەوە تا بارەگای پارتی ئازادی کوردستان کامە چەند جارێکە لەلایەن ئێرانەوە دەکرێتە ئاماج و ئێستاش ئەم ساتی کە ئێمە ئەم ڕووماڵاکەین لە سنووری دێگەڵا بارەگای پارتی ئازادی کوردستان بردومان کراوە زانێرەکان سات بە سات کە ڕۆدا ئێمە لە چوارچێ ڕووماڵەکەدا بۆتانە گوازینەوە کاکدانم ینی باست لە جەنگیشی هەرێمی کرد کە لە دااتوشی نزیکە بەڵام جەنگە هەرێمێکی سە خۆی بۆ خۆتە ڕوویداوە هەموو وڵاتانی کەندا و تێوەگلاون لە جەنگەکە ڕاستەوان وەڵامدانەوەیشی ڕاستەوخۆیان نییە بۆ ئێران تەنها ئێستا لە ئاستی بەرگریە ماونەتەوە لە بەرامبەر ئەو هێرشە موشکی درۆنیانی کە ئێرانی کاتە سەریان بەڵام جەنگە هەرێمەکە ڕوویداوە ئەم ناوچەیەشی کە وەکو جەناب دامەژەی پێدا ینی کە جەنگەکەی تیاڕۆدا ناوچەیشی گرنگی ینی بەدەستێنانی وزە و بەرەمێنانی وزەیە لە ڕووی نەوت و غازەوە ینی کاتێکەکەم وڵاتانی کەنداوەگلن لە جەنگەکە پێ دوایە ئاستی وزە لە جیهاندا ئەچێتە چۆ ینی ئاستی وزە لە ئاستێکی زۆر زۆر ترسناکە لەبەرەوەی وڵاتانی کەندا و ١٧٠ نەوت و گازی ڕێکخراوی ئۆپیک بەرهەمەیەن و ئەمە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر بازاڕی وزە لە جیهاندا ئەگەر ببینین لە ماوەی ئەم حەو ڕۆژەدا نرخی نەوت بە تەواوی بەرز بووەتەوە لەبەر دوو هۆکار یەک هۆکاری ئەوەیە کە ئەو وڵاتانەی باس کرد کەندا و ١٧ گاز و نەوتی ڕێکخراوی ئۆپیک پێک دێنن و دووەمیشی داخرانی گەروی هورمزە گەروی هورمز شوێنێکی زۆر زۆر استراتیجە بۆ وڵاتانی کەندا و بە دەرەجە یەک و بۆ جیهان بە دەرەجەی دوو بەڵام لێرەدا شتێک هەیە ئەوەی دڕدۆنگی دروست کردووە لە لای چاودێرانی سیاسی و لە لای ئەوانەی کە لە پشتی پەردەی سیاست دەخوێننەوە هەماهەنگیەک هەیە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و جەنگەکە بگوێزنەوە بۆ کەنداو ئەو شوێنەی کە کانزای لێیە نەوت و گازی لێیە بەوەی کە بەرامبەر بە چین ئەو هەژمونی چین کە خۆی نواندووە بۆ نمونە لە وڵاتانی کەنداوە و بووەتە بەشێک لە پرۆسێسی دیبلۆماسی سیاسی و تایدا قازانجی گەورەی سەرمایە بەدەسێنێ ئەمە وای کردووە کە لە ئێستا چین پاشەکشەیەک بکە لە بازاڕدا چونکە گەروی هورمز بەگشتی دەواازەیەکی گرنگە بۆ پەیداکردنی نەوت و گاز بۆ وڵاتانی ئاسیا کە خۆی لە چین و یابان و کۆریای باشووردا دەگرێتەوە ئەوەی دەمێنێت ئێمە لەسەری باس بکەین ئەم لە ئێران کونجێکە لە ئاسیا بەڵام تەئسیر و کاریگەری بەسەر تەواوی جیهاندا بەجێ هێشتووە و من دەتوانم بڵێم شەتداونێکی کردووە لە ڕووی سیاسی لە هەمووی دنیادا لە ئاسیا و لە هەموو کاریگەریشی لەسەر دنیا دروست کردووە لە ڕووی سیاسی و لە ڕووی پەیداکردنی وزە و لە ڕووی ڕێڕەوی گۆڕینی سیاست بەرامبەر بە جەمسەرەکان ئێمە گەر سیر بکەین ئێستا دنیا خۆی لە سێ ئیمراتۆرێتی ڕانەگەیەنراوە دەبینێتەوە یەکێک لەو ئیمراتۆرێتە گرنگانە ئەمریکایە و دەیەوێ تعویزی هەندێک سیاسەتی نابەرامبەر لە ڕووی بازرگانی لە ڕووی پیشەسازی لە ڕووی کرانەوە بەرامبەر بە چین بکە
ئەوەیە کە جەنگەکان زیاد دەکات لەبەرەوەی ئەمریکا لە قەیرانێکی قوڵی قەرزی ناوخۆی خۆیەتی و لە قەیرانێکی قوڵی دووبەرەکی سیاسیە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکان و دەنگێکی ناوازەش لە شەقامی ئەمریکا هەیە لە ئێستا بەرامبەر بە ئەم جەنگە چونکە هەست دەکرێت کە ئەمریکا بەرەو قۆناغێک دەبات دۆستەکانی زیاتر نیگەران بکە لەوەی زیاتر دڵخۆشیان بکە بێزەوە دەرەنجومی پیران و ئەنجومی شیوخی وڵاتیانی بەنیازوانی کە دانیشتن ڕێبخات تا ڕادەیەک ینی وەستانی جەنگێک لا بکاتەوە. ئەگەر سەیری ئەوروپایش بکەین ئەوروپا ئیمراتۆرێتێکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ڕاستە خاوەن هێز و پێگەیە لە تەنیش سێبەری ئەمریکاوە بەڵام هەمیشە هەوڵ دەدات چەسپاندنی دیسپلین بکات لەوەی کە ببێتە بابەتێک بۆ شەڕ بۆ سەرگوڕەی زەوی وە چینیشمان هەیە وە چین وڵاتێکە زۆر گەورەیە و گرنگی ئەم وڵاتە لەوایە کە وزە بەدەست دەخا لە ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەوەی هەناردەکردنی زیاد بکە. ئەم قۆناغانە وای کردووە پاشەکشەیەک بە چین بکە ئایا لە داهاتوو تا چین چۆن بڕیار دەدا بەرامبەر بەکردنەوەی ئەم دەرگانە بۆ وزە. ئەوەی من دەمەوێت بیڵێم ئەمریکا ئێستا لە قۆناغێکی سەختایە لە قۆناغێکی سەختدایە دەیەوێت بە شەڕ ڕێگری لە فراوانبوونی بەدەستێنانی وزە بۆ چین بکە لە قۆناغێکی سەختدایە دەیەوێت جارێکی تر مەنەفێستی پەیوەندیەکانی لە ڕووی سەربازیەوە بۆ کەندا و دووبارە بکاتەوە لەبەر ئەوەی جەنگێکی ناڕاگەیەنراو هەیە لە نێوان ئەم دوو هێز و ئەم دوو چەمسەرا وای کردووە جارێکی تر لێکۆڵەرانی سیاسی و دروستکەرانی سیاسی لە ئەمریکا بە شێوەیەک بڕوانە دنیا کە دەبێت جارێکی تر ئەمریکا ببێتەوە یەکەم و ئایا بوونەوەی ئەمریکا بە یەکەم لەگەڵ دۆکترێنی ترەمپە ئەوەیە کە جارێکی تر دۆلار بێرنەوە سەر مێز و هێنانەوەی دۆلار ئەوەیە کە بە هەموو ئەو دەوڵەتانەی کە کاریگەریان هەیە لەسەر وزە بڵێت پەترۆدۆلار دەبێ بەرامبەر بە وزە بێ واتە هەر دەوڵەتێک لە هەر شوێنێکی دنیا جارێکی تر نەوت دەفرۆشێ دەبێت بە دۆلار بیفرۆشێ و گرنگی جیپۆلۆتیکی لە ڕووی بەرهەمێنانی وزە لە ڕووی پەیوەندی سیاسی و لە ڕووی هەژمونەوە سێبەرەکانی ئەمریکا بن نەک چین. زۆر باشە ینی من ئەمەوێ ئاماژە بە ینی خاڵێکی گرنگ بین کە جەنابیش دیانی تیشی خسە سەرکاکدانە بابەتی ینی هەژمونی سیاسی و هەروەها هەژمونی ئابووری و هەژمونی سەربازی ینی ئەمریکایە لە ناوچەکەدا بەرامبەر بە چین ینی ئەوەی کە دەگوزارێ ڕاستە جەناب دانیشتنەوەیکی زۆر ورد و جوانت بۆ کرد لەگەڵەوەی کە ئیسرائیل و ئەمریکا ینی دەیانەوێت هێرشێکی بەرفراوان بکەنە سەر ئێران و ئەو ئامانجانی کە خۆیان مەبەستیانە بەدی بێن و ئێران تووشی ینی شەلەلێکی ئابووری و سیاسی و هەروەها سەرکردایەتیکردن بکەنەوە لە بەرامبەریشدا ینی هەژمونی چین لاوەسمە لە ناوچەکەدا کەواتە ینی چین ئەو گوشارانی کێساییکە لەسەر ئێران بە دیاریکراوی بۆ دانەخستنی گەروی هورمز کردنەوەی گەروی هورمز و تێپەڕبوونی ئەو کەشتێ بارهەڵگرنەوتیانی کە هەیە لە ناوچەکەدا بە ئامانج ئەگاد و ئەتوانێت ینی ئەو دۆستە دێرینەی ئێران کە چینە ینی ئێران ڕازی بکە بۆی کە گەروی هورمز پارێزراو بێت و نەوتی کەندا و وڵاتانی ینی هاوپەیمانی ئەمریکا لێرەوە بێتە دەرەوە یاخود نەخێر چین لەمەدا سەرکەوتو نابێتەوە کاتە زەرمەندی یەکەم دەبێت لە ڕووی ئابوووریەکەەوە. ئێران دوو هاوپەیمانی گرنگی هەیە لە ڕووی استراتیژی و لە ڕووی جوگرافیشەوە. لە ڕووی استراتیژیەوە وڵاتی چینە کە وزەی لێکڕیوە لەبەرەوەی ئێران 12 وزەی جیهانی پێکەێنێ لە ڕووی نەوت و گازەوە و ڕۆژانە ملیۆنێک و 200,000 بەرمیل نەوت تیکڕیوە بە نرخێکی زۆر ساناتر و کەمتر لەوەی کە لە بازاڕا دەفرۆشن کەواتە بازاڕێکی زۆر گرنگ بووە لە ڕووی استراتیژ و دابینکردنی وزەوە بۆ چاینا بەڵام لە ڕووی دەراوسێتیوە رووسیا پێگەیەکی جوگرافی سیاسی و تەنانەت ئابووری و سەربازیشی لەگەڵ ئێرانە هەبووە. ئەوەی ئێمە لەم جەنگەی حەوڕۆژەدا دەیبینین ئەوەیە کە رووسیا و چاینا بە تەواوی نهاتوونەتە سەر ئەو مێزەی پشگیری تەواوی ئێران بکەن بەڵام پشگیری سیاسی دەکەن و هەندێک جاریش وەزیری خارجی ئێران تیژ دەخاتە سەر ئەوەی کە لە ڕاستیدا پەیوەندیەکانیان لەگەڵ چاینا و لەگەڵ رووسیا گرنگی خۆی هەیە و هاوکاریش هەیە بەڵام هاوکاریەکان تا ئێستا ڕوون نییە ئایا سیاسین یاخو سەربازین ئەوەی بۆ ئێمەی شیکەرەوانی سیاسی و چاودێرانی سیاسی ڕوونە تەنها سیاسیە بەڵام
بە مروری زەمن ئەگەر بێت و ئەم جەنگە بەردەوامی هەبێ بە بۆچوونی من فشارەکانی چاینا لەسەر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و حولافاکانی زیاتر تونترە بێ و رووسیاش قسەی دەبێت. ئێمە گەر بگەڕینەوە سەر ئێران 130 ئاسیا پێگەیەنرێ واتە بەڵام گرنگیەکی زۆر بڵێن بۆ دنیا هەیەەوە بۆ بەگشتی و بۆ ئاسیاش بە تایبەتی هەیە و گرنگیشی ڕێڕەوێکی زۆر گرنگە لە ڕووی دابینکردنی وزەوە بۆ تەواوی جیهان و بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاستی 1990 ڕۆژەڵاتی ناوەڕاست پێکەێنێ و 12 وزەی جیهانیش پێکەێنێ هەموو ئەمانە کاریگەری ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆیانە بێ لەسەر دۆخی بازاڕی وزە ئاسایشی منتیقەکە و گۆڕانی حولەفای سیاسی واتە هاوپەیمانەتی سیاسی لە نێوان دەوڵەتانی چین و رووسیا لەلایەک و دەوڵەتانی ئیقلیمیش لەلایەکی تر خۆت پێدوان نییە لە ڕابردوشدا خۆتۆ ینی هەمومان نەزانانی و جەنابیش نامەژەت پێدا ینی ئەوەی کە هەبووە هەژمونگەرایی ینی ئەمریکا بۆ لە بەرامبەر چین و رووسیادا ڕاستە رووسیا ماوەی 4 ساڵانی گرفتاری شەڕی ئۆکراینەوە بۆ شەڕی ئۆکراینەوە نەیتوانیوە هەژمونی خۆی هەم لە ناوچەکە کە هەیبوو ینی بپارێزەوە دەست پێوە بگرێەوە بوو هەژمونی لە سووریادا نەماکە ئەمە ینی هەژمونی بە هەژمونی رووسیا ژمارەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕازە بەڕاستی بە دیاری کراویش ینی لە جەنگدا ئێران فریای ینی رووسیاکە و لە پاڵپشتیکردنی لە ڕووی سەربازیەوە بۆ بابەتی درۆن و هەندێک بابەتی دیکە پێ دوایە ئەم بەرەیەی چین و رووسیا هێندە بەهێزە بن لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا ژەسەیانی ناشارنەوەن بەرێکی فراوانی گەوریان دروست کردوتەوە و ناتۆ ئێستا بە بەهێزی هاتۆتەوە سەرهێڵ دەوێت پشگیری بکات لەم بەرەی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێراندا کەواتە خۆی بۆ خۆی ئێستا هەژمونەکەی ئەمریکا و ئیسرائیل فراوانتر نابینی لە ناوچەکەدا کاکدانا هەژمونێکی زۆر فراوانە لەبەرەوەی لە ڕووی داراییەوە هەردووکیان توانایەکی زۆر باشیان هەیە و لە ڕووی تەکنەلۆژیشەوە و ئاسمانیشیان بەدەستەوەیە لە منتیقەکە ئەمە هەمووی کاریگەری هەیە لەسەر داهاتوێم جەنگە بەرەو کوێ دەڕوە و بەرگری ئێرانیش لە بیرمان نەچێ بەرگریەکە 7 ڕۆژە کاریگەری دروست کردووە لەسەر ڕۆژەڵاتی ناوەڕاست و لەسەر ناوچەکە و من پێم وایە کۆدەنکیەک هەیە بۆ ئەوەی کە لە پشتی پەردەوە بۆ گەشتنە ڕێکەوتن لە نێوان ئەم دوو هێزە ئەمریکا ئیسرائیل و ئێران بەڵام ئەمانە بە بۆچوونی من کاریگەریەکی ئەوتویان نابێت کە شەڕەکە ڕاستەوخۆ بوەستێنن بۆ مەسلەی رووسیا لە مێژوودا لە دوای جەنگی جیهانی دووەم ئەمە حەقیقەتێکە ناڕاستەوخۆ مامەڵەی لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەبووە دژ بە ئیمراتۆریەتی بەریتانی و بەشێک لەو ڕووخانەی ئەو وڵاتانەی پەیوەندیان بە بەریتانیاوە بووە و ئێستا ئەمریکا سەرپەرشتیانەکە هەندێک لە چاودێرانی سیاسی و لێکۆڵەران لە بواری سیاسیا پیان وایە رووسایە هاوکەری ئەمریکاکە بۆ ئەوەی کە هەژمونی بەریتانیەکان بە شێوەیەکی گشتی لەسەر ئەفریقیا و ڕۆژەڵاتی ناوەڕاست نەیە حتا باس لەوە دەکرێت وەرگرتنەوەی عێراق لەلایەن ئەمریکاوە لە بەریتانیەکان لە ڕێگەی ڕووسەکانەوە بووە وەرگرتنەوەی ئەلجیریا با بڵێن جەزایر هەم لەلایەن ڕووسەکان و هاوکاری ئەوانەوە بووە و ئێستاش گفتوگۆیەک هەیە لە نێوان ئەمریکا و رووسیا بۆ ئەوەی کە ئەو دابشکاریەی لە ئۆکراین هەیە و هاوکاری سیاسەتی رووسیا بکا کە ئەو چوار شارە بدرێتەوە بە رووسیا بەرامبەر بە ئەوەی بێدەنگبوونی رووسیا بەرامبەر بە ئێران بۆیە هەموو ئەم سیناڕۆیانە باس لەوە دەکەن کە کاریگەری هاتنەوە سەرحوکمی ترامپ لە 2016 و درێژبوونەوەی جارێکی تر لە 2025 گەڕانەوەی بۆ سەرحوکم هەموو ئەم ئەجێندانە جێبەجێ دەکات لە بیرمانە بێ من خۆم چاودێریم دەکرد تەمان هێنری کیسنجەر دامەزرێنەری ئۆدەری جیهانیە لە ساڵی 1970 و هەر کتێبێکی لەسەر ئەو بابەتە هەیە نیزامی جیهانی لەسەر بۆچوون و سیاسەتەکانی ئەو لە تێرمی یەکەما کە ترامپ دێتە سەر حکوم 2 سەعات دانیشتنیە بێ لەگەڵ ترامپە وەجارێک لە 2020 گوێم لە یەکێک لە
بۆ چوونەکانی هێلری کیسنجەر بوو ئەو پێی وابوو دەبێت ئۆکرانیا پاشەکشە بکە لەو شوێنانەی کە ژمارەی دانیشتوانی ڕووسی زۆرە لە ناو ئۆکرانیا. بۆیە هەموو ئەم باسانە تۆ لە یەکدانەوەی بۆ دەکەیت و کۆدەکان هەڵدەبژێریت و ڕێکێ خەیتەوە ئەوەیە کە ڕێکەوتنێکی ڕانەگەیەنراو هەیە لە نێوان ڕووسەکان و ئەمریکا بۆ ئەوەی کە جارێکی تر وێنەی نوێ دابشکاری لە ناوچەکە بە مەسلحەت و ئینترستی ئەمریکیەکان هەر لەسەر ئەو بەرژەوەندی و پەیوەندیە ناڕاستە و خۆیانی ینی رووسیا و ئەمریکا ینی بینیمان لە ماوەکانی پێشووتریشدا ینی پێش دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران ینی دانوستانی جدی هەبوو لە نێوان ئۆکراین و رووسیا و تا ڕادەیەکی ژانی خەریب و کارگەیشتە ئەوەی کە ینی دانیشتنی پۆتین و ینی زێلێنسکیش ئەنجام بدرێت. پێ دوایە ینی ئەمەی کە ئەمریکا دەیکا ڕازیکردنی رووسیا لەبەری ئۆکراین بەوەی کە هەندێک لە خاچی ئۆکراین تەسیم بە رووسیادا بکە لە بەرامبەر بێدەنگبوونی بۆ جەنگی ئێران بۆ ئێستاژۆ بێدەنگیە یەک شتی تر لە ماوەی ئەم حەوڕۆژە لە دوێنێەوە ئیدارەی ترامپ هاوکاری ئاسانکردنەوەی ئەو ساکشن و گەماڕە وزەیانەی سەر رووسیاکە بە نمونە ڕێگە بە هندستانەدا گاز و نەوت لە وڵاتی رووسیا بکڕێ و درێژکردنەوەی ئەمە بۆ ماوەی مانگێک واتە بەبەردێک دوو چۆلەکە دەبژە یەکێکیانەوەیە کە هندستان ڕازی دەکەن و لەو بەرەیەی ئیسرائیل ئەمریکایە و بەرەیەکشە ناڕاستە و خۆیانەوێ لە ئاسیا بیکەنە دەوڵەتێکی بەڕاستی هەرێمی کاریگەر دژ بە پاکستان و دژ بە چین و دەیشێوێ نرخی نەوت لە ڕاستە بە جێگیری بمێنێتەوە ئەو نرخە نەپێوێ بچێتە $150 و $120 بەرەو 1970 ڕوە بەڵام بازار و بۆرسەکان ئێستا داخرا و کاریگەری جەنگەکەش بۆ ڕۆژی دووشەمە بڕیارەدا نرخ دەگاتەکوێ. ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەم جەنگەی ئەمریکا ئێمە زوم ئینەکەین بۆ ئەوەی کە ئێران دای لەکوێ و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێ ڕۆیی و کەندا و بەران بەڵام ئەگەر زوم ئاوت بکەین ئەمریکا لەگەڵ چاینا لە شەڕێکی ئابووری زۆر گەورەیە بەهۆی ئەو فەرهەنگی هێزەی کە لە لای ئەمریکیەکان هەیە و دۆلار بە هەوەسی خۆی دەخاتە بازاڕەوە و پرینتێکە جارێکی تر بەهۆی پەیوەندیەکانی چایناوە لەگەڵ سعودیە و لەگەڵ فەنزەوی لای پێش گرتنی مادۆرە و لەگەڵ پێش ئەم شەڕەی ئێران پاشەکشەی بە چاینا کرد بۆند توێژەی هەیە بۆ نمونە ساڵانە وڵاتی چین $10 تریلیۆن 5 بۆ $10 تریلیۆن بۆند لەگەڵ دەوڵەتی ئەمریکا ساز دەکا بۆی ئینترستی پارە وەربگرێتەوە لە جێی بەڵام ئێستا ئەو پارە پاشەکشە پێدەکا بەهۆی بە دەستخستنی کەرەستەکانی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەمریکای باشوور و کەنداوە دەیدا بە زێر هۆکاری ئەمە بوو کە زێر بەرز دەبووە. جارێکی تر ئەمریکا تێ مەنەفێستی سیاسەتی خۆی دەکاتەوە و پیاچوونەوە بە هەموو ئەو دەوڵەتانەی دەکا کە کاریگەری لەسەر دروستکردن و پێشوو هاوکاریان بووە و ئێستا پاشەکشەیە کە کاو جەنگێک دروستەکا بۆەوەی چین بیر لەوە نەکاتەوە ئەو بۆندانە هەڵبوەشێنێتەوە. بە نمونە بۆ ئەمە وڵاتی سعودیە لە شەشمانی ڕابردووە یەکێک لە هەڵک گەورە استراتیژیەکانی ئەوە بووە کە بە پارەی چینی نەوتی فرۆشتووە بۆیە بە دۆلار نەیفرۆشتووە وە سعودیە 112 وزەی جیهان بەرهەمەهێنرێ و ڕێڕەوێکی زۆر زۆر گرنگە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست وە بۆ منتیقەکە بۆیە دەبینی ئەمریکا لە تەنیشت ئەم جەنگە ئەگەر بێت و پیاچوونەوەیەک بە بەرژەوەندیەکانی خۆی بکە ئەو کاریگەریە لە عەقڵی ئەمریکا دروست ناکە کە سعودیە زەرەر دەکا یا زەرەر نەکە بەڵام ئەمریکا لە ئێستا لە قۆناغی مەنەفێسکردنی سیاسەتی خۆیەتی و دوابڕیاریش ئەوەیە چەند مانگێک پێش ئێستا پیاچوونەوە بە سیاسەتی ئەمنی قەومی خۆیان ئەوان ئۆڕێدی پێش ئەم جەنگە کە ئێستا لەبەر خاتری ئیسرائیل سازیان کردووە و هەندێک بەرژەوەندی بڕیاریان دابوو لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە منتیقەکە بکشێنەوە
بە هۆکاری ئەوەی حوشەی پشتی ئەوان ئەمریکای باشوور و ئەمریکای لاتینە و خاوەنی گەورەترین کانزایە کەواتە کەنداوی عەربی ئەو وڵاتانی کەندا و ئەو ئەهمیەتی بێ باوک دەبن. بەڵام دێمەوەلات کۆمەڵێک ینی پرسیاری کە ڕژەین سەبارەت بە وڵاتانی کەنداوی عەربی چکە زۆر بەوردی و بە ینی گرنگەوە باست کرێت بابەتەکە دێمەلات بەڵێ ئەو کۆمەڵێک وێنەمان بەدەستگیشتوە پێشتر کە ڕامانگەیاند ینی لە دێگەڵا کە بە درۆن هێرش کراوەتە سەر یەکێک لە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە هیچ بارەگەی پارتی ئازادی کوردستان بوو لە سنووری دێگەڵا بردومانکرا و وێنەکانەوە لەسەر شاشی کوردستانی زەیبینن ئەوە کەمێک لە مۆبەرە ئەو درۆنەیە کە هێرشی کردە سەر بارەگای ئەوە تا ئەوە وێنەکەی بین فەرموو ئاگر لە بارەگاکە بەرزە بێتەوە و ئەمەش لێرە شەوە تا بینینانی خەڵک لەوێ بوونیان هەیە پێچێتەوە یەکێک بێت لە بازگەکانەوە بازگەی دێگەڵە بێت ئەوە درۆنەکەیە ینی دیارە بە واضحی کە درۆنی ئێران هێرشی کردە سەر بارەگای پارتی ئازادی کوردستان لە سنووری دێگەڵا و تاوەکەم ساتی کە ئێمە لەم ڕووماڵەداین و وێنەکانتان بووە گوازینەوە وێنەکانی کەمێک لە مۆبەرە دیمەنەکان نازانین زەرور زیانەکان چەند بووە ئاخۆ زەرور زیانی گیانی هەبووە یاخودنا بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا کە هێرش کرایەوە سەر ئەو شوێنە لە دێگەڵا بارەگای پارتی ئازادی کوردستان زەرور زیانی گیانی هەبوو هیوادارین کە ینی ئەو هێرشانەیە کرێتە سەر هەرێمی کوردستان و ناخوازین هیچ زەرەر و زیانێکی گیانی لێ بکەوێتەوە و کۆتایی بێت بەو بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان لەلایەن بەرەکانی جەنگەوە چکە بەڕاستی خاچی عێراق و هەرێمی کوردستان بۆتە گۆڕەپانی یەکلاییکردنەوەی ململانەکان. ئەمێ سەرنجتان ڕابکەشم بۆ هەندێک ئێستای کە ڕاگەنراوی وەزارەتی سامانە سروشتیەکانە بڵاوی کردوێتەوە وەزارەتی سامانە سروشتیەکان ڕایگەیاند کە شەوی ڕابردوو هێرش کرایە سەر کێڵگەی نەوتی HKN لە سنووری دهۆک هەردوایەوەی کە ینی ڕاگەنرا جارێکی دیکە بەرەمێنانی نەو دەستی پێکردوەوە تا هێرش کرایە سەر کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان هێرشەکە لەلایەن گروپێکی لە یاسا دەرچووی عێراقەوە ئەنجام درراوە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێت بەوەی هێرشەکەوە زیان بە کێڵگەکە گەیشتووە بەرەمێنان تێدا ڕاگیراوە یانی ئەمانە بەڕاستی کارەساتن و خۆی بۆ خۆی بە ئامانجگرتنی سەرچاوەکانی وزە لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا بینیمانیانی کێڵگەی غازی کۆرمۆر لە چەمچەماڵکە کرای ئامانج بە حەقەت کارەساتی گەورەی لێکەوتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کاردانە ینی بابینە سەر بابەتی وڵا باجارە پرسیارێک دێ بکەم سەبارەت بە وزە لە هەرێمی کوردستان و ئێستاش بە ئامانجگرتنی لەلایەن هەم ئێران و هەم میلیشا لە یاسا دەرچۆکانی ناو عێراق بەڕاستی هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی لە ڕابردوودا ینی بەرەمهێنەرێکی باشی نەوت و غاز بوو تەنانەت غازەکە بۆ خۆی و نەوتەکە بۆ دەرەوە و کەوتو بۆ سەر نەخشەی جیهانی لە ڕووی وزەوە کە ئەمە بۆ خۆی چۆنڵی باوەڕ پێکردنێتی ئەوانە دەستکەوتێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان ئێستا کە بە ئامانجەگیری ئەمە چ کارەساتێکی گەورەی ینی ئابووریە خۆڵکەنە لە هەرێمی کوردستانە بەڕاستی وڵی هەرێمی کوردستان و عێراق لە حقیقەتە 1992 دەستهاتی داراییان لە ڕێگەی نەوتەوە و بەداخەوە لەوانەیە لە هەرێمی کوردستان هەوڵێک درابێ لێرە و لەوێ هەردوو حیزبی بەڕێز و حکوومەتی هەرێمی کوردستان دایڤەرسیفیکیشن هەمە چەشنکردن لە پاڵ دراوی نەوتە بکەن بەوەی گەشت و گوزار و پاشان ئەو سەقامگیرەی کە لێرە هەیە کۆمەکی کردووە کە خەڵک بە شێوەیەکی تر بژی و لە حقیقەتیشە ئەو گەماڕۆیەی حکوومەتی مرکزی لە دوای 2014ەوە بۆ هەرێمی کوردستان دوولایەنە بووە لایەنێکی بە تەواوی کاریگەری هەبووە لەسەر فراوانکردن و گەشەکردنی سێکتەرەکانی وەبەرهێنان و پرۆژە و خەڵک کرانەوەی خەڵک بە هەموو لە ڕووی داراییەوە بەڵام کاریگەریەکی تری باشی هەبووە ئێمە لە ڕووکەشا سەیری دەکەین خراپ بووە لەبەرەوەی دارایی خەڵک کەمی کرد و وای لە خەڵک کرد پاشەکشەی کرد لە ڕووی ئابوووریەوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان وای کرد کە ئێمە بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆیمان لەبەرەوەی لە تەنیشت نەوتا لە هەرێمی کوردستان ناوچەکەمان ناوچەیەکی پشت و کاڵیە و بوو بە هۆکارێک بۆ ئەوەی سەقافەتێک و ڕۆشنبیریەکمان هەبێ بەرامبەر بە پارە نەک وەک وڵاتانی تر ڕوبەڕووی ئەو هەژمونە گەورە یەدەکە کاشەی کە لە نەوتەوە وەردەگیرێ هەرێمی کوردستان بە مقارنە لەگەڵ عێراقا ئێستا عێراق لە هەمان قۆناغی ئێمەیە مەترسیەکە زیاتر بۆ عێراقا چۆن ئێمە لە 2010
پارەیەکی باش موچە دوانە دەکەوت و خەڵک پارەکانی سرف دەکرد لە شتی پرۆپوچە لە ڕاستیا ئەو هەموو پرۆژەیەش هەبوو. عێراقیش لە هەمان قۆناغی ئێمایە. من پێم وایە ئەمە دەبێتە کاریگەریەکی زۆر زۆر گەورە بۆ حکوومەتی عێراق بە دەرەجە یەک و بۆ خەڵکی عێراق پاشەکشەیەک لەو سەرفیاتە بکە کە لە ڕێگەی نەوتەوە دەفرۆشرێ. تەبیعی کاریگەری زۆر زۆر گەورەی هەیە. ئەم کاریگەریش وا دەکات ئەگەر بێت و ئەم جەنگە فراوان بێ ئەوە بەرەو قۆناغێکی سەختترمانە بە لە ڕووی کاش و داراییەوە. واتە گرفتاری کەمی کاش دەبینەوە و گرفتاری بۆ نمونە قەیرانی دارایی دەبینەوە لە تەنیش قەیرانە ئابوووریەکە. کاتێکی ژیانی تۆ بۆ نمونە لایەنی ئەمنی بەرقەرار نەبێ لێرە و کۆمپانیانی کە کۆمپانیەکان ئەمەش باشە شاکەن. لە کاتی جەنگدا گرنگی کێڵگەکان لە هەبوونی سەقامگیریە، سەقامگیری سیاسی و سەقامگیری بۆ نمونە ئەمنی و سەقامگیری تا چەند تۆ لەم جەنگە پارێزراوی. لە ڕاستیا بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عێراقیش بە تەسەوری من ئێستا پارشەڵی یعنی ڕاگیراوە بە شێوەیەکی بەش ڕاگیراوە، بەڵام ئەگەر بێت و جەنگەکە بەردەوامی هەبێ بە تەواوی شەتداون نەکرێ. لەبەر ئەوەی هیچ شەتداون نەبووە هێشتا شەتداون نەبووە لە ناوچەکە و لە جیهانە. یعنی ئەمە پەیوەندی بەوە نییە نەوت تۆ لە ڕێگەی ئاوی دەینێری یا لە ڕێگەی وشکانی دەینێری یا لە ڕێگەی بۆریەوە دەینێری. ئەمە پەیوەندی بەوە هەیە ئەو کۆمپانیا گەورانەی کە لە هەرێمی کوردستان نەوت بەرهەمێنن و لە عێراقیش نەوت بەرهەمێنن لە کێڵگەکانە ئەوانە و ڕیسکە ناکەن. چی بەتوانە مرۆیەکانیەوە نایکەن و بە ئامرازەکانی شیەوە نایکەن. بۆیە ئێمە لە بەردەم قۆناغێکی زۆر زۆر سەختای، بەڵام قۆناغەکە کاتیە. هەندێک ئێستاوا لە یەکدێتەوە حەقی خۆیەتی لەو ڕۆژەوەی داناگاز بەرهەمی وەستانەوە لە کۆرمۆر کارەبای 24 سەعاتی کەوتۆتە کێشەوە و کێشە لەوانەیە بۆ غاز دروست بێ، بەڵام ئەمانە کاتیە لە نێوان 2 هەفتە بۆ مانگێک، لە مانگێک بۆ 2 مانگ بۆ 3 مانگ نەخێر بۆ ساڵێک. بەڵام ئێمە ئینفراستراکچەیەکی بۆ نمونە ژێرخانێکی باشمان هەیە و ناگەڕێنەوە ئەو قۆناغی کە لە پێشوا و سەقافەتێکیشمان هەیە خاڵی سفر. ئەگەر مقارنەیەک لە ڕووی مامەڵەکردنی وزەی هەرێمی کوردستان بەو ڕێژەیەی کە هەیە لە چاو وڵاتێکی وەکو عێراقا، لە ڕاستیا لە هەرێمی کوردستانە لە بوار و لە سێکتەری وزە زۆر باش ئێمە ڕۆیشتنێتە پێشەوە و سەقافەتێکی باش و ڕۆشنبیریەکی باشمان لەگەڵ ئەوەدا هەیە. لە عێراق باشتر بووین. بۆ لە عێراق باشترین لەوێ ململانەی سیاسی تونتر بووە، لەوێ عێراق بەداخەوە بووە پرۆکسی و بریکاری دەوڵەتێکی وەکو ئێران، لەوێ کوتلەکان هەریەکە و خاوەن هەژمونی دارایی خۆی و بازرگانی خۆی و کاریگەریان لەسەر کێڵگەکان دروست کرد بوو. هەموو ئەمانە وای کرد ئەو یەکدەنگی لە هەرێمی کوردستان لە نێوان هەردوو پارتە سەرەکیەکە هەیە بۆ مەسەلە استراتیژیەکان سەرڕای هەندێک هەموو ناکۆکیەکانی وای کردووە هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی باش بەرێ، بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی لە ڕاستیا. من هەمووی ئاماژە بۆ بکەم ئێمە کێڵگەی حەسیرەمانەیە کە کاریگەری ترین کێڵگەیە لە گەرمیانەوە گازپرۆم دەیباتە ڕێوە لەگەڵ وێسترن زاگرۆز. ئێستا وێسترن زاگرۆز بووەتە بەشێک لە کەنەدی بوو، ئێستا ئەمریکیە. هەموو ئەمانە وای کردبوو کە ئێمە لە ڕێگەی ئەو پرۆپەینتەوە پرۆپەینتی گازەوە بنکەیەکی پاوەرپلانتی زۆر باش کە 275 مێگاوات کارەبایە و ئەمە پیلان هەیە لە کۆرمۆریش دووبارە بکرێت و پیلان هەیە لە چیاسوورخیش بکرێت، پیلان هەیە لە تەکنیکێکی تازەیە، تەکنیکێکی نوێیە بۆ دابینکردنی کارەبا لە ڕێگەی وزەوە، لە ڕێگەی گازەوە. بۆیە سنووری سلێمانی لە ڕاستیا داهاتوویەکی باش چاوەڕێنەکە و ئەو عەقدانەشی کراوە بۆ داهاتوو لە سنووری گەرمیان حەسیرە، تۆپخانە، کوردەمیر، هەموو ئەمانە کێڵگەی میران، کێڵگەی کۆرمۆر خودی خۆی، هەموو ئەمانە کێڵگەی زۆر زۆر گەورن و حکوومەتی هەرێم بە پیلان بە تەسەووری من و بە هاوکاری ئەو عەقدانەی کە کراوە لە داهاتوویەکی نزیکە لە دوای ئەم جەنگە دەتوانرێت فراوانبوون ئیش لەسەر فراوانبوونی بکرێت. بۆ ئێمە دوو جۆر لە ڕاستیا گازمان هەیە، LPG مان هەیە، هیچ
مهمێتێک و گرنگێکی تیانە بەلوعەکەی و دەیکەیتەوە عقد کراوە بەڵام بەگران لەسەر خەڵک و دەکەوێت $320 بۆ هەرتەنێکی بەڵام ئەگەر بێت و بە هاوکاری کۆمپانیا گەورەکان و ڕێنمایی حکوومەتتی هەرێم لە داهاتووە ئێمە ئەو گازە لە LPG وە بگۆڕین بۆ LNG یان GOT کەشتی تری تیا بەرهەمبێنین و مشتەقاتەکانی تری تیا هەمبێنین و لە بازاڕا خەڵک بە $70 بە زمانێکی سادە بەدەستی بکەوێ ئێمە بینە سەرچاوەیەکی زۆر باشی وزە بۆ ناو خۆمان و بۆ دەرەوەمان بۆیە ئەم قۆناغی جەنگە لە ڕاستە قۆناغێکە ئاڵنگاری و بۆ نمونە لەوانەیە قوربانی و ماڵوێرانیشی بەدواوە بێ بەڵام دوجار پاشە ڕۆژێک بۆیە لە ڕووی بزنسەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی داراییەوە شەڕ قەیرانە بەڵام هەلیشە دەستخۆش دێمەوە خزمەت جەنابەت بەڕاستی ینی خاڵەکان زۆر جوان ئاماژە پێیت دەستخۆش کاکدانێکی بەرداوام بم لەگەڵ کاکدانانەقی وەکو شارەزایەکی بواری وزە واروەها چاودێری سیاسی کە بەوردی تیشکە خاتە سەر بابەتە گرنگەکانی وزە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە عێراق و لە هەرێمی کوردستان و وڵاتانی بە دیاریکراوی کەنداوی عەرەبی بابێنە سەر وڵاتانی کەنداوی عەرەبی کاکدان ینی ئاماژەت بۆدا کە پێشتریش ینی ئەمریکا ویسی لە ناوچەکە بکشێتەوە بە حکمی ئەو عەقدانی کە بە تایبەتی سعودیە و عێراقیش ڕابردووەندی عەقدی لەگەڵ چین هەبوو کە هەژمونی چینیان هێنا ناوچەکە لە بواری وزە و هەروەها چینی ژانی کە خۆی کڕیارێکی گرنگی ینی سەرچاوەکانی وزەیە لە وڵاتانی کەنداو ینی ئەمریکا ئەم پاشەکشەی بەخۆی کرد لێرەدا هەر بۆ نمونە بینیمان لە هێرشکردنی ئێران بۆ سەر هەندێک ناوەندی وزەر بە تایبەتی لە سعودیەوە لە بەحرینیش و لە قەتەریش بینیمان ینی هیچ سیستمێکی بەرگری نەبوو کە وەڵامی ئەم ئێرشانە باتەوە کەواتە ئەمە خوێنەوەکە لە جێ خۆیەتی ئەمریکا ئەوێت ئەم ناوچەیە بەجێ بێڵێت بۆ چین یاخود نەخێر ئەمە تەڵەیەکی ئابووری گەورەیە بۆ چین بەڕاستی وەکو تۆ ئاماژەت پێدا تەڵەیەکی ئابووری گەورەیە بۆ چین و لەبیرمان نەچێ یعنی وڵاتانی کەنداو بە دوو قۆناغی ئیمراتۆرێتی زۆر گەورە دەڕۆن یەکێکیان قۆناغی جەنگی یەکەمی جیهانی و اینجا جەنگی دووەمی جیهانی لەژێر سەیتەرەی بەریتانیەکانە ئەم سعودیە و کەنداوە بۆ نمونە ئیمپریالی کۆلۆنیاڵی دەستی بەریتانیەکانن و بەریتانیا هەمان ئەزمموی لەگەڵیانەدا هەبوو بەڵام بەریتانیا ڕێکەوتنامەیەکی هەیە بە ناوی چیلکۆت جگە لە 2023 لەلایەن تۆنی بلێرەوە ئەو ڕێکەوتنامەی خستە ژێر پرسیارەوە بوو بە هاوپەیمانی ئەمریکا بۆ ڕوخاندنی عێراق ئەو پەیماننامەیە تیا ناپەڕێنێت واتە نایەوێ ئەو دیسپلینەکانی مافی مرۆڤ دیسپلینی سیاسی و پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ دەوڵەتانی جیهانە تێکدا بەگشتی و لەگەڵ دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر بۆیە سیاسەتێکی نەرمتر سیاسەتێکی نەرمتر پەیڕەو دەکات و ئەگەر بینی ڕۆڵی بەریتانیا وەکو ئیمراتۆرێت گەڕاوەتەوە بۆ ڕۆڵێکی ناوخۆیی نەک بۆ ڕۆڵێکی دەرەوە ئەوەی ئێستا ئەزممویەکە لە دوای هەفتاوسێەوە و بە دیاریکراویش لە دوای 11 سپتەمبەرەوە بۆ وڵاتانی کەنداو ئەوەیە کە ئەمریکا ئەو سیف هێبنەی بۆ دروست کردوون ئەو بەهەشتەی بۆ دروست کردوون بەڵام کە کاتێک تۆ پێش دەکەوی کە کاتێک تۆ دەستهاتی دەبێ کە کاتێک تۆ شوێنەکەت دەبێتە هەبێک بۆ ئەوەی کە لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی پەیوەندیەوە لە ڕووی ڕووتێکردنەوە وات لێبێ خۆت لە یادەکەی بە بۆچوونی من وڵاتانی کەنداو بە ئیماراتی عەرەبیەوە بە قەتەرەوە بە سعودیەوە وایان بەسەرهات بۆ هەمان هەڵەی کۆماری ئیسلامی و لەگەڵ تورکیا دوو هەژمونی گەورەیان هەیە لە منتیقەکە پرۆکسیان هەیە لە ڕاستە لە ڕێگەی دینیەوە لە ڕێگەی سیاسیەوە لە ڕێگەی مەزهەبیەوە ئەوانیش هەمان کاریان کرد بۆ یە کتێبێکی فۆکۆیاما هەیە فۆکۆیاما یەکێکە لەو بیرمەندە هەرە کاریگەریانەی کە مفەکەرە جیهانیەکانشان بەشانی سنتەرە گەورەکان تەئسیریان لەسەر دروستکردنی بڕیاری سیاسی هەیە لە ئیدارەکانی ئەمریکا بە ئیدارەی ترەمپیشەوە کە ناکۆکی هەیە لەگەڵیا کتێبێکی نووسی بۆ وەڵامدانەوەی هێنری کیسنجەر بە ناوی ئەوەی World Order and Political Decay نظامی جیهانی و نەزمی جیهانی گەنانی سیاسی ئەو لە 2011 و پەرتوکەی نووسی کە شۆڕشەکانی عەرەبی ڕوویاندا
گۆڕانکاری دروست بوو لە حکومەتەکان ئەو گۆڕانکاریانە کە دروست بوون سعودیا قەتەر ئیمارات ڕۆڵێکی زۆر خراپیان بینی لە عێراق دژ بە مەزهبەکانی شیعە لە سووریا دژ بە عەلەویەکان لە لیبیا باشە دژ بە قەزافی لە یەمەن تەنانەت شتێکی تر هەیە من ئێستا دەمەوێت بەیانی بکەم ئەو قەتەرە لە یەکێک لە راپۆرتە هەرە گرنگەکان لە ڕووی سیاسی و سۆسیۆلۆجی و بۆ نمونە هەژمونیەوە دەڵێ قەتەر وای لێ هاتبوو لە ڕێگەی پارە و گاز و نەوتەوە و کرانەوە یارمەتی چەپەکانی ئەوروپایە ژمووی لە ئەمریکا فراوانتر بوو یارمەتی چەپەکانی ئەوروپا واتە دژ بە ڕاستڕەوە مەسیحیەکان لە یەکێک لە هۆکارەکانی ئەو پاشەکشەکردنە بە قەتەر ئەوە بووە کە گرنگی قەتەر لە ڕووی سیاسەتەوە وا لە یەک دەدرێتەوە کە دەبێتە هۆی ناسەقامگیری لە تەواوی جیهانە هۆکارێکی تر بەوەی کە دوو دەوڵەت بوونە هاوکاری لە ڕووی مادیەوە بۆ تورکەکان و ئێرانەکان یەکێکیان قەتەر بووە بە پارەی قەتەر هاوکاری تورکیا کراوە هەژمونی خۆی بسەپێنێ بەسەر دنیا و هەژمونی خۆی بەسەر وڵاتانی ئیقلیمیە ئەو کاتدەوترا ئەو ڕۆتە ئیخوانیە ئەو ڕۆتە ئیخوانێ و لە دوای جەنگی داعیشەوە بە شێوەیەکی کاریگەر لە ڕووی مادی و داراییەوە عێراق هەمان ڕۆڵی بۆ جمهوری ئیسلامی بین بۆی ئەمریکا درکی بەم خەتەرانە کردووە و درکی بەم کارەساتانە کردووە بۆیە دەیەوێ لیمیتی هەڵسوکەوتی سعودیا سنووردار بکە قەتەر ئیماراتیەکان بکە و جگە لەوەش ئەوان GCC هەیە Gulf Countries Cooperation یعنی سنتەری هاوکاری دەوڵەتانی کەندا و لە ناو خۆشیانە لە قەیرانێکی زۆر قوڵدان ئەزانی تاوەکو ئێسا ئیماراتی و قەتەری و کوێیتی و ئەوانە بۆ سعودیەک بەبێ فیزە توانێت داخلێ بێ بەڵام جار ئەوانە دەبێ فیزە بەکاربێنن بۆ سعودیە و جگە لەوەیش دەیەوێ هەژمونی خۆی بەسەریاندا زاڵ بکات هەموو ئەمانە کاریگەری هەیە و کاریگەریەکەشی بە بۆچوونی من دوای ئەم جەنگە جۆرێک لە پیاچوونەوە بە نەزمێکی نوێ بۆ سیاستکردن لە منتیقەکە من چەند قوربانیم لە پێناوی تۆدا داوە تۆ چی لە تۆ وەردەگرم دەبێت سنووردار بێ کەواتە بێ باجەکەی بن بۆیە ئەمە بۆ عێراقیش گرنگە ئێمە باسی زانی جاری وایە دۆخێک دێتە پێشەوە کە داعش ها زۆر شت گۆڕانکاری بەسەر هات لە منهەجی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە بۆچوونی ڕوبەڕووبڕوونەوەی سیاسەتی تیرۆر بەرامبەر بە هێزە عێراقیەکان هەموو ئەمانە وای کرد کە پاشەکشە بە وڵاتێکی وەکو ئەمریکا بکە لە عێراق بەرامبەر بە ئێران لەبەرەوەی ئێران گۆشت و خوێنە بە نسبەت مەزهەبەکەوە باشە لەگەڵ ئەمانە وای کرد پاشەکشە بکە بەڵام سێشتی زۆر سەرەکی هەر لە لای ئەمریکیەکانە لە دوای 2023 ئاسمانی عێراق وزەی عێراق پارەی عێراق هەموو ئەمانە لە ئێسا کاریگەریان هەیە لەسەر هەموو تاکێکی هەرێمی کوردستان و عێراق لەسەر سیاسەکانی عێراقیش تاوەکو ئێستا حکومەتێک لای نەبووەتەوە بۆیە دەبینین گرنگترین شت بۆ هەموو دەوڵەتانی منتیقەکە و بە عێراقیشەوە و بە سعودیە عەرەبیشەوە بە ئیماراتەوە جارێکی تر پیاچوونەوە بە منهەج و دراسات و سیاسەتی خۆیان بکەن بەوەی ئەو دەستێوەردانانە سنووردار بکرێ و پارە سنووردار بکرێ ئەزانی لە سووریا چی بکرا لە سووریا هەموو ئەو ئاڵۆزیانەی کە دروست بوو لە ماوەی ئەم ساڵی کە ئەحمەد شەرع هاتە سەر حکم هەردوو باڵێۆزخانەی سعودی و قەتەریەکان منافەسەیان لەسەر ئەوە بووە کە چۆن هێزە عەشایەرەکان چەکدار و پارەدار بکەن و گروپیان لێ دروست بکەن دژ بە ئێتنیکەکان بۆ نمونە ماینۆرێتەکان کەمایەتیەکانی وەکو کورد و دروزی و ئەوانە ئێمە کاریگەری زۆر خراپی کرد لەسەر سووریا یەک سووریای بەرەو قۆناغێک برد ئەحمەد شەرع نێزانی چۆن بیر بکاتەوە لە نێوان هەژمونی تورکیا و پارەی سعودیە هەژمونی تورکیا و پارەی قەتەر هەژمونی تورکیا و عەشایەریە
کارەساتە کارەساتە. باشە یەکەواتە ینی پێشببینی کرێت ئەم جەنگە ینی وەکو یانی ترامپیش ڕایگەاندوڵێ 4 هەفتە بۆ 5 هەفتە بەڵام ینی بەپێ ئەوەی کە ینی دەگوزارێت هەم ینی ئێران خەریکە ڕاستە بۆ منەوە تا موشکی نوێ تاقیە کاتەوە ینی لە بواری ینی توانە سەربازیەکانیە بەس موشک و درۆنی بەدەستەوە ماوە و ئیسرائیلیش بە ئامانشەوە تا بینی ینی ئامانجەکان لە کاتێککە ئێران موشکی بۆ دەنێرێت ڕاستەخۆ ینی ئامانجەکانە پێکرێت وە ماڵوێرانێکی گەورەیە کە بۆ ئیسرائیلەکانی ژن بەڕاستی لە ڕووی ئابووری وەروە لە ڕووی ئەمە دەنگی شەقام زیاتر بەرزەکات بالضبط ینی یەک دوش ئێران خۆی پێش ئەم جنگانی ئەم جەنگی 12 ڕۆژە و ئەم جەنگی 7 ڕۆژە و بە دڵنیایەوە لەوانەیە 2 هەفتە و 3 هەفتە و مانگێک و 2 مانگیش ئەگەر بخایانێ و نەوەستێ ئێران خۆی لە قەیرانی ناوخۆییا بووە ئێران خۆی لە کێشەی ژینگەییایە باشە ئێران خۆی لە کەمی هاوایە ئێران خۆی بۆ نمونە لە ڕووی گوزەرانەوە کێشەی هەیە ئێران خۆی لە ڕووی دابشکردنی ئاستی ژیان بۆ نمونە چینی ناوەڕاستی نەماوە چینێکی زۆر زۆر فەقیر و چینێکی زۆر زۆر دەوڵەمەند زانی لە دوای 2001ەوە تاوەکو ئێستا ملیێنێک و 700,000 خاوەنکار و بزنسمانی ئێرانی لە ئەستەمبول نیشتە جێبوون و لە تورکیا نیشتە جێبوون بەڵێ بەشێکی زۆری پارەکانیان بردوۆتە دووبەی و بەشێکی زۆر لە بزنسە بچووکەکانیان بۆ نمونە یا بزنسە ناوەندەکانیان یا معاملەکانیان فرۆشتۆتە سەرمایهدارە ئەوروپیەکان و ئەوروپیەکان لە دووبەیەوە تەحکومیان پێکردووە هی خواردن ئایا دەکرێت تاکەی ئەم حکومەتە بیر لەوە بکاتەوە هەر لە جەنگا بێت و درۆن سارۆخ درۆن سارۆ ئەی جوگرافیاکە و ئەی ژینگەکە و بەڵام کاکدانە بیرمانوەندیەکانت ئەی بۆ نمونە یەک پرسیاری ژێرەیە دێتە پێشەوە بۆ نمونە ئەوەی کە ئەگوزەری ئێستا لە ئێرانەوەی جەناب داماژەت پێدا لە ڕابردوو خۆی ئەم کێشانەی هەبووە کە وڵاتی بەرەو کۆمەڵێک قەیرانی نەخوازرا بردووە کە خەڵکەکەی جیرۆدانەکەی سەپێنراوە بایەمە ساڵەوەکو جواد زەریفی دەڵێت لە یەکێ لە مقابلەکانە 47 ساڵە بۆ 48 ساڵە چێ ئێران نیان هێشتووە باڵە تیارەیەک لە یەکێک لە وڵاتانەوە بێنێ بۆ تاران سیانەی تیارەیەکی نەفەر هەڵگری پێ بکایی مەدەنی بەڵام خۆتە لە ڕووی سەربازی و بزانە توانە سەربازەکانی توانە سەربازەکانی لە ئاستێکی زۆر باشدایە چونکە لەبەرەوەی پەیوەندی بە ڕووسیاوە هەیە پەیوەندی بەو کێشە ململانیە سیاسی و سەربازیانەی جەمسەرگیریەکانەوە هەیە بەڵام دوجار ئەمەش ماڵوێرانیە من ئەمێ باز لەسەر ئەم ماڵوێرانەیە بکەم و پرسیارێک لەو بارەیە بکەم کە ینی ڕەوشی ئێران ئابم شێوازە بێت لە ڕابردووە ئێستاژەوە ینی هەفتەیەک بەسەر جەنگدا تێپەڕە بێت ئەبینین ینی شوێنی زۆر زۆر گرنگ و هەسیار لە ئێران داکرێتە ئامانج هەر لە ئەوە ڕۆژی جەنگەکە یانی تۆ ڕابەری باڵای کۆماری سامی ئێران ئایەتوڵڵا عەلی خامنایی ژمارەیەکی زۆر لە فەرماندە سەربازی و هەروەها بەرپرسانی باڵای حکوومەت دەکرێنە ئامانج خۆی بۆ خۆی ئێران لە پێشووتریشدا ینی جیرۆدەی دووبەرەکیەک بوو لە ناودا کە ئیسلاحەکان و ینی ئەمانی کە ئێستا چۆنەڵی ڕوتی ڕابرن بە هەمان شێوە لە ململانێدا بوون بۆ دەسەڵات و بۆ باشکردنی دۆخی خەڵک و خەڵک لە ڕابردوو ینی یەک دنیا خۆپشاندانیان کرد و ژمارەیەکی زۆر لە خەڵکی لە وڵاتە کوژان و بوونە قوربانی بەڕاستی بەڵام ئەوەی کە بەلای چاودێرانی سیاسی و سەربازی وەروەها دۆخی ئێرانەوە ینی جێگەی تێڕامانەوە بە دڵنیاییشەوە ینی ترامپیش نەیشاردۆتەوە چەند جارێک لە گفتوگۆکانیە ینی دەبینی شارع ئێرانی بێدەنگە ینی هیچ جوڵەیەشی تێدا نییە ئەمە ڕازیبوونە لە دەسەڵاتەکەیان لە ماوەی 47 ساڵی ڕابردوو یاخود نەخێر ترس و تۆقاندنەکەی وای کردووە بەشێکی ترس و تۆقاندنە بەشێکشی بیرکردنەوەی لۆجیکیە بەرامبەر بە ئەو داگیرکاریانەی کە ئەمریکا دەستی تیا هەیە و نەیتوانیوە ببێتە مایەی خۆشگوزەرانی بۆ دەرزیان وەرگرۆ بە نمونە سەیری عێراق دەکەن بە نمونە سەیری سووریا دەکەن بە نمونە سەیری لیبیا دەکەن بە نمونە سەیری هەژمونی ئەمریکاکەن تەنانەت ئەگەر ڕێگەشت بە وەکو سعودیا و دووبەی و ئەوانە بکرێتەوە چی لەدەست دەدەی چکە فەرهەنگی ئێرانی لە ڕاستیا نەپەیوەندی بە جمهوری ئیسلامی ئێرانەوە هەیە و نەپەیوەندی بە شاشەوە هەبووە پەیوەندی بە جوگرافیاکە و فەرهەنگەکەی خۆیەوە هەیە کە 3000 ساڵ بۆ 5000 ساڵە چیە واتە ئێرانی ڕۆڵی زۆر زۆر گەورەیان هەیە لە بنیادنانەوە ئەو ئەمریکایی کە تۆ دەیبینی لە ئاوارەکانی سەردەمی شا باشترین شاری فەرهەنگی لە ئەمریکا شاری سینەما و فیلم لۆس ئەنجلس
بەڕاستی ئێرانەکان دروستیان کردەوە ئێرانەکان دەست و پەنجە یان سپی نییە ینی دەست و پێسپی نین بەرامبەر بە کەلتور و کرانەوە و وەرگرتنی ڕەسەنایەتی و وەژیانکردن بەڵام ئەوەی بۆ ئێرانەکان بەجێ دەیەڵێنرێ ئەڵێ لە نێوان خراپ و خراپترینە ئەمە خراپەڵە بژێری بە تەسەوری من ئەوەی کە ئێستا لە جمهوری ئیسلامی هەیە ئێمە فەرهەنگێکمان هەیە دوور نەکەوینەوە لە باسەکە بۆ ئیدارەدانی دەوڵەت لە فەرهەنگی ئیداریە ئەوەیە کە ئێستا بۆ نمونە ترامپ 4 ساڵ ئەمریکا بەڕێوە بە پێش ئەو جۆی بایدن بووە پێش ئەو بۆ نمونە ئۆباما بووە خەڵک ئەمریکا تاوانبار ناکە ئەڵێ ترامپ و ئیدارەکەی کەواتە فەرهەنگێکی تر هەیە لە پشت ترامپەوە ئەمریکا بەکارێن بەڵام لە ڕۆژەڵاتی ناوەڕاستا و لە وڵاتانی نامی و جیهانی سێمە ئەم فەرهەنگە گۆڕێ بە ڕژێم واتە 40 ساڵ لەسەر حکومە بێ 30 ساڵ لەسەر حکومە بێ ئێستا دوو وڵات لەو ئەو فەرهەنگە وەرەگرن یەکێکیان تورکایە کە ئەکپارتی خەریکە لە هێزێکی مۆدێرنی ئیسلامی و کرانەوە دەبێتە فەرهەنگێکی ڕژێمی 40-50 ساڵ لەسەر حکومە بێ و یاساکان بەدەستی خۆی دەگۆڕێ وڵاتی ئێرانیش لە ڕاستیا ئێستا بووەتە ڕژێم واتە ئەم ڕژێمەش لە نێو بۆ نمونە 90 ملیۆن دانیشتوان 80 ملیۆنی تورکیا 12 ملیۆن 10 ملیۆن مؤەیدی هەیە تۆ مؤەیدی هەیە ئەم 12 ملیۆنە دۆکترینە ڕاهێنراون پێش ئەوەی لە ڕووی مادیەوە لە ڕووی ڕۆحیەوە ڕاهێنراون لە ڕووی مەزابیەوە ڕاهێنراون لە ڕووی ئەو مەدرسە فکریانەی کە کاریگەری لەسەر بیر و بۆچوونیان دروست کردووە باشە بۆ هۆکارێکی سەرەکی مانەوەیە مانەوە بێدەنگە بەڵام ئێمە دەبینین و هەموو ئەو نووسراوە دیاران و نادیارانەی دەستگا هەواڵگیرە جیهانیەکان هەیە کە ئەمریکا و بەریتانیا و ئیسرائیل و چەند وڵاتێکی تر سەرپەرشتی ئەەکەن ڕێڕەوەکە بەرەو ئەوە دەڕوا بۆیە من ینی بۆچوونی من لەسەرەوەی کە ئێرانیەکان دەنگ ناکەن ئەڵێن بام خراپە پێ نەخراپی خراپترین بۆیە عێراق بەرەو دابەشبوونە چێ سووریا بەرەو دابەشبوونە چێ و هەژمونی فراوانی جوگرافیای ئیسرائیل بە شێوەیە کە بێ لە ژێر پەرچەمی ڕێکەوتنامەی ئەبراهیمی و ئەکاکە کاریگەری لەسەر عەقیدەی تاک بە تاکی ڕۆژەڵاتی ناوەڕاست دروست بکە. کاک دانانەقی چاودێری سیاسی و شارەزای بواری وزە زۆر سوپاس دەکەم کە لەم ڕووماڵەیە لەگەڵمان بووی زۆر وردمان کرد و وەڵامی زۆر دروستت بۆ پرسیارەکانی زۆر سوپاس دووبارە بەخێبی سەرچاوەکانمانە.